فەرمان میرسویدین حەمەد ناسراو بە مامۆستا فەرمان سێکانی لە ساڵی 1984 لە گوندی سێکانی لەدایک بووە. ئێستا لە گوندی سێکانی ناحەی سێگرتکان قەزای کوێ نیشتەجێیە. پیشەی ئێستای مامۆسایە. لە ئێستادا کارگێڕی سکرتارێتی ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگە. لە ساڵی 2005ەوە پەیوەندی بە کۆمەڵی دادگەریەوە کردووە. هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس لە شەریعە لە زانکۆی کۆیە لە ساڵی 2012. ماستەر لە مەبەستەکانی شەریعە لە زانکۆی کۆیە لە ساڵی 2023. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. بەرپرسی لقی دەوروبەری هەولێری ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ لە ساڵی 2022. ئەندامی مەڵبەندی دەوروبەری هەولێر لە ساڵی 2022. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە. خولی زمانی ئینگلیزی لە ساڵی 2021. خولی پێداگۆجی لە ساڵی 2024. خولی ڕاگاندن لە ساڵی 2023. خولی زمانی عەرەبی لە ساڵی 2007. شارەزایی و لێهاتووی هەیە لە زمانی کوردی سۆرانی شێوەزاری لۆڕی، زمانی عەرەبی، زمانی ئینگلیزی، نووسەر و توێژەر، کشت و کاڵ. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی، کۆڕ و وانەوتنەوە. 1. بەشداریکردن لە کۆنفرانسی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لە زانکۆی کۆیە لە ساڵی 2024. 2. بەشداریکردن لە وەرکشۆپی ڕەوشی کۆمەڵاتی کۆمەڵگەی کوردی و کاریگەری لەسەر ڕەوتی مێژوەکەی لە ساڵی 2024. 3. بەشداریکردن لە دیداری پەروەردەیی مامۆستای کۆچکرد و مامۆستا نەشئەت غەفوور. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. من فەرمان سێکانیم. بەڵێن دەدەم. بە دادگەری ڕوبەڕووی گەندەڵی دەبمەوە. هەر زانیاریەکی دیکە. ماستەر نامەکەم. القيم الإعلامية المعاصرة من المنظور الشريعة الإسلامية. 1. سەدان بەرنامەم لە کەناڵە ناوخۆی و ئاسمانیەکان پێشکەش کردووە. 2. 600 بەرنامەی ئاینی لە ڕادیۆکان پێشکەش کردووە. 3. 12 ساڵە پێشنوێژ و وتارخوێنە بە خۆبەخشی لە مزگەوتی سێکانی. 4. 18 ساڵ خزمەت وەک مامۆستا لە وەزارەتی پەروەردە.